گفتگۆی زیاتریان بابەتاکەم لەگەڵ شاخەوان سدیقە سۆرگەردی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی هەولێر ئێستا لەگەڵ من ئامادەیە. کاک شاخەوان زۆر بەخێر بێیت. زۆر سپاس. چیڵێن لەسەر بانگەشێ و لایەنانەی کە هیچیان نییە بێڵێن جگە لە دژایەتیکردنی پارتی؟ خۆی لە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن هەموو کەس ئازادە، هەموو لایەنێک ئازادە چۆن بانگەشەی خۆی دەکات، چۆن تعبیر لە ڕێی خۆی دەکاتن. ئەوان بڕیاریان داوە بەو شێوەیە تعبیر لە ڕێی خۆیان بکەن. ئێمەش وەکو پارتی دیموکراتی کوردستان بڕیاری خۆمان داوە کە چۆن تعبیر لە ڕێی خۆی بکە، لە ڕێی خۆمان بکەین. ئێمە دەڵێن دروشمی ئێمە بریتە لە ئارامی و ئاوەدانی و خۆڕاگری و پێکەوەیی. بەڵام ئەوان کە بەو شێوەیە بانگەشە دەکەن، پێم وایە هەر کاتێک بەکارهێنانی زمانی زبر، زمانی هەڕەشە، نیشانەی ئەوەیە کە تۆ لە مووقفێکی لاوازدای. پێم وایە نیشانەی ئەوەیە کە تۆ باوەڕت بەخۆت نییە، بۆیە زمانی زبر و هەڕەشە بەکاردێنی. هەر کەسێک هەر کاتێک متمانەی بەخۆ بوو، ئێمە متمانەمان بەخۆی وەکو پارتی دیموکراتی کوردستان بەو پەڕی هێمنیەوە بانگەشەی خۆمان دەکەین. ئیتر کە هەموو بانگەشەکانیشان لەسەر دژایەتیکردنی پارتیە، ئەوە نیشانەی ئەوەیە کە خۆیان هیچ دەستکەوتێکیان نییە کە شانازی پێوە بکەن، هیچیان نییە کە پێیدا هەڵبڵێن، بۆیە ناچارن بۆ بەرزکردنەوەی ڕێژێک دەنگدەرانی خۆیان کە هەموو دروشمەکانیان هێرشکردنە سەر پارتی دیموکراتی کوردستان. لە ڕاستیە دەتوانن دەنگی دەنگدەر بەم شێوەیە بەدەست بێنن؟ نەخێر بێگومان بگرە. ئەمە وا دەکاتن کە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان خەڵک لە پەیامی ئێمە تێبگاتن بە ڕوونی زۆر بە هادی و بە ئارامی پەیامی خۆمان دەگەینن کە پەیامی ئاشتی و ئارامیە. ئەوان لایەنەکانی تر دروشمەکانیان ئەڵێن ئێمە ڕای دەگرین، ئێمە دەڵێن بەردەوام دەبین لە گەشە سەندنی کوردستان لەبەرەو پێشبردننی کوردستان. ئەوان دەڵێن بە ئێمە دەکرێت، ئێمە دەڵێن لە مێژە کردومانە و دەشیکەین و بەردەوام دەبین لەوەی کە خزمەتی کوردستان بکەین. ئیتر ئەوان ئەڵێن وەری ئەگرینەوە، ئێمە دەڵێن هەولێر بۆ هەولێریەکانە، هەولێریەکان بڕیاردەدەن. لەسەر وەریەگرینەوە پرسیارێکم هەیە، بەڵام پێش ئەوە دەمەوێت پێ بڵم، ینی ئەم هەموو ترسا لە پارتیە یاخود چاویان لە پێگە و دەستکەوتەکانی پارتیە؟ بێگومان دەتوانم بڵم هەردوو چیتی، هەم ترسیان هەیە لە پێگەی پارتی کە دەزان پارتی هەر وەک چۆن لە هەموو هەڵبژارنەکانی ڕابردوو دەنجی یەکەمی بەدەستهێناوە و دڵنیاشن لەو هەڵبژارنەش لە هەڵبژارنەکانی داهاتوش هەر دەنجی یەکەم بەدەستدەێنن و یەکەم دەبین لەسەر هەرێمی کوردستان. ئەوە ترسێکە. ئەوی تریشیان طبعاً پێم وایە زۆرینەی لایەنەکان لە خەمی خەڵکی کوردستاندانین، لە خەمی خزمەتکردنی کوردستاندانین، تەنها لە خەمی ئەوەدان چاویان لە بەرژەوەندە شخصیەکانی خۆیانە و ئیتر طبعاً چاو دەبرنەوە ئەو دەستکەوتانەی کە پارتی بەدەستی هێناوە. باشە کاک شاخەوان، ئێستا لە بانگەشەی پارتی دیموکراتی کوردستان کە دەیبینین باسی دەستکەوتەکانی خۆیان دەکەن. ئەمەمان کرد، ئەم خزمەتگوزاریە، ئەم پرۆژەیە. بەڵام بۆ نمونە کە لایەنێک دەڵێ هەولێر وەردەگرینەوە، لە ڕاستیە ئەتوانی تۆوەکو کاندیدێک بەراوردی شاری هەولێرم بۆ بکەی لەگەڵ پارێزگای سلێمانی، ئێمە شارچێتی ناکەین، من لێرە دڵم ژانەکە بۆ سلێمانی وەکو هەوڵاتیەکی ئەوێ، بەڵام ئەگەر بەراوردەکە بکەین ڕاستیەکان دەبینین. یعنی دەیانەوێت هەولێر وەک سلێمانی لێ بکەن؟ بێگومان کە دەڵێن هەولێر وەردەگرینەوە وەکو جەنابی براگەورە فەرمووی، ئێمە زۆر بە کورتی ئەڵێن ناتوانن وەری بگرنەوە، چونکە ئێمە هەولێر بۆ هەولێریەکانە، هەولێرەکانیش لە ڕابردوو لە ئێستاشدا لە داهاتوشدا بڕیاری خۆیان داوە کە هەولێریەکان دەنگ بەچێ دەدەن چێ خزمەتی هەولێر دەکاتن. ئەگەر بێت و بێی سەیری شاری هەولێر بکەیت، ئەو گەشە سەندنەی کە هەولێر بەخۆی دیوە، ئەو خێراییە لەگە بەراورد بە شاری سلێمانی پێم وایە وەکو مانجی چواردە شەو دیارە کە ڕێژەی گەشە سەندن لە هەولێر چۆنە و لە سلێمانی چۆنە. ئێمە لێرەوە داوا دەکەین لە خەڵکی کوردستان کە دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان بدەن بۆ ئەوی کوردستان هەمووی وەکو هەولێری لێوێ بە سلێمانیشەوە. منیش دەمیزە و پرسیارە بکەم، ئەگەر دەنگدەران متمانەی خۆیان بدەنە پارتی لە سلێمانی، دەتوانێت ئەو خزمەتەی بە هەولێر و بە دهۆک و بەمدەڤەری کوردستانی کردووە بە هەمان شێوە لە سلێمانی شوابێت؟ بە تاکید بێگومان ئێمە سەلماندوومانە لە ڕابردوو کە ئەوەی پێشکەشی هەولێریمان کردووە دەتوانین پێشکەشی شارەکانی تریشی بکەین، چونکە هەولێر بەو گەورەیە خۆی کە ئێمە بتوانین ئەو خزمەتەی پێشکەش بکەین، شارەکانی تر کە بە قەبارە بچووکترن لە هەولێر بێگومان دەتوانین خزمەتی زۆر زیاتریان بکەین و ئاوەدانی کاروانی ئاوەدانی بگەین ئەو شارانش. باشە کاک شاخەوان، ئەگەر پێم بڵێیت دروشمەکانی پارتی لەم هەڵبژاردنە زۆر بە متمانە بەخۆبوونەوەیە، زۆر ئارامە وەکو ئارامی و ئاوەدانی و پێکەوەی و خۆڕاگری، بەڵام دروشمی زۆرینەی لایەنەکانی تر تەنیا تەرکیزکردنە لەسەر پارتی دیموکراتی کوردستان. هۆکارەکەی چیە ئەمە؟ وەکو گوتم، یعنی تۆ کاتێک کە تۆ لایەنەکانی تر هیچیان نەبی پێیدا هەڵبڵێن شانازی پێوە بکەن، تەرکیزیان دەکەوێتە سەر چێ؟ سەر ئەو لایەنەی کە سەرکەوتووە. پارتیش وەکو لایەنێکی سەرکەوتو، وەکو هێزێکی سەرکەوتو لە کوردستان بێگومان هەموو چاوەکان لەسەر پارتین، بەڵام ئێمە هەر بەردەوام دەبین بێ گوێدانە هیچ
هەڕەشەیەک و بێ گوێدانە هیچ چاواشەکاریەک. دژایەتیکردنی پارتی دەتوانێت سەرکەوتویان بکات؟ تاکید من لێرەوە بە خەڵکی کوردستان ڕادەگەینم کە بژاردە دروستەکە بۆ هەمیشە پارتی دیموکراتی کوردستانە. زۆر سپاس دەکەم بەڕێز شاخەوان سدیقە سۆرگەردی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی هەولێر. زۆر سپاس. دەستخۆش.